عزیزان و خۆشەویستان هاتمەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هاورە عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە شەڕێکی نەخوازراو لەلایەن دەوڵەتانی فاشیستی ئەمریکا و ئیسرائیل و هەروەها جمهوری ئیسلامیشی جەنایەتکار کە باعثی ئەم شەڕە و ماڵوێرانی کۆمەلگای 90 ملیۆنی بوون. بۆ تاوتۆکردنی ئەم باسە هاورە دارابیمان لەگەڵا هاورە عەبدوڵڵا دارابیەکە دەنگتە خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی و تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سپاس بۆ تۆ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاورە عەبدوڵڵا دارابی. بە قەولی معروف توور و عەرزی ئەم شەڕە ئەو نە جەنایەتکارانەدا ئینسان دەمێنێتەوە کە بە چ کەلیمە و بە چ تیترێک ناوی بەرێت کە بەڵام ئەتوانین ئەوەندە بڵێن کە ئەم شەڕە شەڕێکی وێرانگەرە کە بە جامعەی ئێران تەحمیل بووە. بەڵام دیارە جەنایەتی 47 ساڵەی جمهوری ئیسلامی کارێکی بەسەر ئەو کۆمەلگا هێناوە کە خەڵکی ئەو کۆمەلگا خوازیاری ئەو شەڕە بن، داوا بکەن لە ئەمریکا و ئیسرائیلی جەنایەتکار کە لە 80 وڵاتی دنیاە دەخالەتیان کردووە و وێرانیان بەبارهێناوە. جەنایەتی جمهوری ئیسلامی کارێکی کردووە کە ئەو خەڵکە خوازیاری ئەو شەڕە بن. بەڵام تا ئێستا دیارە توول و عەرزی شەڕەکە زەرەر و زیانەکەی ئەوەی کە بە ئیسلاحات دیارە کە لە تەبلیغاتی تەلەڤیزیۆنەکانی سەراسەری دنیا بازەواکرێ ئەنگار موشک ئەحساسی هەیە چاک و خراپەکان تەشخیصەدا، بەڵام وا زۆرتر لە شوێنە عەسکەری و نظامی و مخەرراتەکانی جمهوری ئیسلامی داوە و خەڵک هێشتا زۆر متەوەجەی ئەبعادی ئەم جەنایەتی شەڕە نەبوون. هەروەها با تەوەجێبەوەی ئاگادار هەی کە عەلی خامنەیی لە دەقایقی ئەوەڵی شەڕەکەدا گیانی لە دەستدا و کوژرا و دنیایەک بۆحرانی سیاسی و اقتصادی و نائەمنی و کوشتار و خوێنڕێزی کە لە تێی 46 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی و 35 ساڵەی حاکمیەتی تامول اختیاری تەواوی خامنەیی هەزار بەدبەختی بەو کۆمەلگا تەحمیل کرابوو. ئایا ئەلان کە بازەوە دەکرێت کوڕەکەی مجتەبا خامنەیی بە قودرەت گەیشتووە، ئەمە دەتوانێت دوای مەرجی خامنەیی ئەم دەردی بێ دەرمانە مەهارکەن و دەرمانیکەن؟ پێشەکی ماندوو نەبینی لە یەکەم و ئەسڵاویشم هەیە بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. ڕاستەکە ئەم شەڕە لەسەر خواستی خەڵک نەبووە. خەڵک دیارە خەڵک ئارەزویانە وەسە زۆر دەمێک ئارەزویانە سەکە جمهوری ئیسلامی بڕوخێ، بەڵام ئەوە کە داوەتکەن شوزانم حەزکەن بەوە کە یا خواستیانەوە بێ کە حتمما ئەمریکا ئیسرائیل بێن، ئەمە واقعی نییە و ئەمریکا و ئیسرائیل و ئەوانەیە کە خەریکی شەڕن جمهوری ئیسلامی هەرکەم بە شوێن خاستی خۆیان هەڕوون، خاستی خۆیان گەورەترە بۆیان لە هەموو ئەم شتانەکە ئشارەمان پێ کرد. دەرنەتیجە من قسەکەم ئەوەیە کە نەخێر هاتنی کوڕی عەلی خامنەیی بەناو مجتەبا نەتەنیا ناتوانێت هیچ بوحرانی مەهارکە، بەڵکو واقعاً بوحرانەکان وە شکافی ئەم بوحرانە عەمیق و عەمیقتر ئەکاتەوە. هەر ئیسش کامڵەن ڕۆشن و مشەخەسەکە ئەم ئەوزا حواڵەکە ئیسە ئەگوزەرێ حەقیقەتەکەی ئەوەیە کە بە مجتەبای خاتەمی حەل نابێ. ئەوەش بڵێم کە مجتەبا خاتەمی کەسەڵی نەبژاردووە، حتا ئەو مەشروعیەتە مەذهەبی خۆشیان کە مەجلیسی خبرگانی ناوە حتا ئەوەش هەڵی نەبژاردووە، بەڵکو لە سبای پاسداران هەڵی بژاردووە و هێناوێتی بە شێوەی مەوروسی ئەویش، چون باوکە تەشریفی لێرا بووە 47 ساڵە خوێن ئەڕێژێت باشترین کەس بەنابەرین باشترین کەس تۆی دووەرە. دەرنەتیجە ئەمایانە دەوردانەوەی خودی ئەو مەشروعیەتە ئیسلامیە کە تۆ لە پرسیارەکان تا ئیشارە پێکردنە. ئەمما ئیسە بەناو مجتەبا بەناو کوڕی عەلی خامنەیی نە مەشروعیەتی ئیسلامی هەیە و نە مەشروعیەتی خەڵکی هەیە، بۆیە سپای پاسداران هەڵی بژاردووە بۆ ئەهداف و ئارەزوی خۆی. سپای پاسدارانی هەموو خەڵکی ئێران و دنیا ئازانن کە
اقتصادی مملکەتیان بەدەستۆیە هێزی یەکەمی قودرەتی نظامی بوون و هەن لە وڵاتە بە هەموو زەعف و ناتەوانیەکانیانەوە بالاخره ئەیانەوێت بۆ بەقا شەڕکەن و تا ئەوجێگە کە پیانەکرێت بۆ بالاخره کۆتایی نایەن بەڵام ئەوە کە بۆ حەلان حەلکەن ئەوە کە تەواهم ایجادکەن کە نەخێر ئەم لە باوکی باشترە ئەوە کە پیانوا بێ ئێرانەوێ بە گوڵ و بڵبڵ ئەگەر کەسانەوێ ئەم تەسەوڕیان بێت بەنظرم پوچە واقعی نییە ئەمە ناتوانێت هیچ نوع چەسپێ بێت هیچ نوع توانایەکی بێ بۆ ئەوە کە ئەم بۆ حەلانە عەمیقە سیاسی نظامی اجتماعی فەرهەنگیە کۆمەڵایەتیە کە لە ئێرانە وجودیە بتوانێت سەرەدەرزیە خاچیکە ئەمانە بەبوون و هاتنی ئەم ڕەهبەرە جەدیدە کە خۆیان ناوێن ناوە و هەتا پێڵێن ڕەهبەری سێوم دوای خومەینی و خامنەی باوک بەنظر من هیچ کامێکی ئەم شتە ناتوانێت بە وەسیلەیە هیچ گرێ کۆڵەیەکی ئەم بۆ حەلانە ئەمیقە لایەنە حەلە بە وەسیلەی ئەم کوڕی نەتەنیا باز نابێ بەڵک و شەدیدتر جدیتر و ڕژیم بەرەو پەردگایەکی واقعیە بە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت چون وەختەکەمان کەمە بە فریا بکەوم چەند سوال بکەم ئەگەر تەوزیحی بدەیت زۆرتر مەمنونە بم ئەوەی کە معلومە دیارە شەڕ کارەساتێکە کە تێدا تاوان بێتاوانەکان تیا دەکوژێن و تاوانباران تیا سەرەکەون جای چە لایەکی قەزیەکە بێت چە دووتەرەفی قەزیەکە بێ لەو بینەدا ملیۆنە ئینسانی بێتاوان و بێقازانج بەو شەڕی گیانی خۆیان لەدەستەکەن بە تەوەجێ بەو وەزیەتەی کە الان ئەیبینین جمهوری ئیسلامی تەسویر و بەرداشتی ئێوە لە جمهوری ئیسلامی لە ئێستای ئەمڕۆ ئێرانە چییە ڕژیمێک کە حەکایەت لە نقطە عەتفی جەدیدێک باسەکرێت کە ئارایشی ئێستا بە ڕۆشنی دەبیندێ بە سوڵتەی قودرەتیش بەدەستی سوپای پاسداران کەوتووە یعنی تەواو تامولی اختیار ئەلبەتە دەورانی خامنەی شەروا بوو بەڵام خامنەی لە ڕاسی سوپای پاسدارانە بوو هەموو شتێ بابی تەبعی سوپای پاسداران دەچوە پێشەوە عەمەلەن دەبینین ئۆرگانێک بە ناوی مەجلیسی خۆبرەگان نەماوە چۆتە حاشیەوە کەس حەسابی بۆ ناکە ئایا ئەم تەغییر و تەحەولە تازەیە تەغییر و تەحەولە تازەی ڕژیم دەتوانێت بە معنای قودرەت و توانایی نظامی جمهوری ئیسلامی دوای خامنەی پدەر بێ بە حەساب بێت یان نا نەخێر ئەمە تاقە بۆ شێوە نقطە عەتفە ئەوەیە کە تەغییری کردەوە هەموو دنیای بینیەوەیە کە سوپای پاسداران هاتۆتە ڕاستی قودرەتەوە سوپای پاسدارانێک کە تەواوی سەروەتی مەملەکەت و اقتصادی مەملەکەتی بەدەستۆ بووە بە قسەی خۆیانەوە 75% 100% دەکاتۆتە دەستی خۆی ئەتۆ دەستی خۆی و ئەم ئینسانیانە بۆ ئەوە هەڵبژاردووە کە مەشروعیەتی سیاسی بدات بە شتەکە ئەمە ئەینی داهۆڵێکە ئەینی داهۆڵێکە کە خەڵکی جوتیارەکان برەجار بۆ ئەوە کە مەحسوولەکان لە بابەر نەخورێت بالاخره ئەمە دانێن و بالاخره وەک نیشانەیەک بێڕۆح دایانێن بۆ ئەوە کە ئەو حەشەراتە یا ئەو جانەوەرانە کە دێنن مەحسوولە خۆن بترسن و وارد نەبن وەگەرنا بە نەزەر من ئەم کابراشە هەر ئەو نەقشە هەیە بەڵام نەقشی ئەساسی ئەوە کە چی بکەن چینەکەن سوپای پاسدارانە سوپای پاسدارانیش ئەو هێزەیە کە وەختی اقتصادی مەملەکەت بەدەست هەر جریانێکۆ بێ یا هەر دەوڵەتێکۆ یاشتی ئەوە بۆ خۆیان گەرکیان و کارەکەن بەم هێنانی ئەم کابرا هیچ مەشروعیەتێکی سیاسی بە جمهوری ئیسلامی لەم تاریخەوە وجودی نییە و ئەم حکوومەتەی حکوومەتی سوپای پاسدارانە هەروەکو خۆی شارە پێکرد مەجلیسی خبرەگان خراوەتە حاشیەوە و هیچ نەقشێکی نییە چون سوپای پاسداران هەمویانی هێناوە و توانە ئەمە قبولکەن ئەوانی سەری ملیان دانەوانەوە لە ترزیانی خۆیانە بالاخره قبولیان کردووە و هاتۆتە پێشەوە ئەم ئینسانان ناتوانێت حتا ئیدامە دەهەندەی ڕێگای باوکی بێ یعنی لەم لەحازەوە کە بتوانێت نیگەرانیەکان مشکلاتە دەرونیەکان بیرونیەکان حەلکە و ببێت بە چەسپێکی حتا چکۆلە بۆ تەقینەوەی بحرانگەلێکە لە ئەمڕۆ بەدوا پێک دێ بۆ سوپای پاسداران خۆی
جەریانێکە کە پڕ لە فقط بۆ خۆی پڕە لە مشکلات، پڕە لە تعارضات، پڕە لە اختلافی تند و تیش لە بەنیەکە بۆ یەکی حد لە خۆیان هەڵنەبژاردووە و ئەم کابرایانە وەکو دەورانی سەڵتەنەت مۆروسی هێناوە بردوانە کە بەڵکو ئەم اختلافاتەنە سەردەرنێنن لە مۆختا بەشک و ئێمە بتوانین بە فشاری شەڕ بە تێکدان و بە تێکدانی زۆرتری مەملەکەت بێلەخەرە بە نانونەوەیە بگەین یا بتوانین بەقامان زۆرتر بێ وەگەرنە هیچ نەخشێکی نییە. زۆر سپاس بۆ تۆداکانت هاورا بەدارەبیەوەی کە معلومە مجتەبا خامنەیش دقیقەن بە فشاری سپای پاسداران وەکو شتێکی تەشریفاتی بەجێی خامنەی دایە ناوە و کردویانە بە ڕەهبەر و بەئێستا ڕەهبەری سوەمی جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی لەگەڵ ئەم هەموو بۆهرانانە چۆن ڕەفتارەکە؟ ئایا بەئێستا بە ئینتخابکردنی مجتەبا خامنەیی ڕێگا و ڕەوشی باوکی ئەگرێتە پێش و لێدان لە تەپڵی شەڕ و سیاسەتی سەرکوب ئینتخابەکات یا وەکو خومەینی دەچێتە پای نۆشینی جامی زەهر؟ مجتەبا لەگەڵ کامێک لەم احتمالاتانە بتوانێت سەدارەتی خۆی و جمهوری ئیسلامی دەست پێ بکە؟ پێ دوابێ کام ڕێگا جامی زارەکە ئینتخابەکە یا وەکو باوکی سەرکوتو و خەفەقان و خواهانی شەڕ و ئەمانە دەبێ؟ فەرموو. ما بن شتێک بڵێم بەلەوە کە بەم احتمالاتە کە تۆ ئیشارە پێ کرد پرسیارەکەت من ئەوە بڵێم کە هەر کارێک بکە لەگەڵ هەر احتمالێکا بێ دژی خەڵکی ئێرانەی کات دژی خەڵکی ئێرانە و تەلاشی ئەوەیە کە پێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازادی خواز بە ئارەزوو ئاواتەکانی خۆیان نەگەن. ئەمە یەک. دووهەم بە بڕای من ئەم دوو حاڵەت فرقەوین. یەکێکی ئەوەیە کە سوپای پاسداران لە کۆتایی ئەم شەڕاکە ئیستا هەزەگەر ئاتەش بە شتێکە بیان باتە پای مێزی مزاکرە و بەرحەسبی تەوقعاتی خۆی و انتظاراتی خۆی بتوان ئەمە کاری پێ بکەن. یەکێک لە احتمالاتەکە ئەو کارێ پێکەن چیەکی ئەوەیە کە هەر خۆ ئیشارە پێ کرد هەر وەکو خومەینی بەلەخەرە جامی زەهری پێ بنۆشن و بڵێن ئەوە ڕەهبەر فەرمیەتی و دەرنەتیجە ئێمەش بەلەخەر تەسلیم دەستە باڵاکەین. بەڵام ئەمە خواست ناوەڕووکی خواستەکە خودی سوپای پاسدارانە و ئەوێت تەحمیل یا ئەمەیەکە یا ئەوەی کە ڕێگەی باوکی درێژێدا کوشت و کوشتار و قەلع و قەم و ئەوەی کە هیچ شتێ قبول ناکە دەرنەتیجە ئەمەش حاڵەتێکێتی کە بە بڕوایم بۆ هەردوو حاڵەتەکەی ئامادەگیەتیایە. بەڵام هەردوو حاڵەتەکەی بە زەرەری خەڵکە هەردوو حاڵەتەکەی ئەوەیە کە بیکردنی قبولکردنی ئەمە احتمالاتە هیچی ئەوە نییە کە خۆیان یا بۆ سوپای پاسداران کارەکە و ملدانێوێنێ و جامی زەهر ئەنوەشێ یا وەکو باوکی شەڕ دەست پێەکە تا ئێران وا پێیەکە کە داری بەسەر پردۆ نەبێنێ وەرێ بۆ ئەم کارەکە ئەم کارە خۆ لە ڕاستای خۆیانی لە ڕاستای سوپای پاسداران و ئەو هێزە ملهوڕایە کە ئیسا بەلەخەرە هەموو شتێکی ژیان و قوتی خەڵکی ئێرانی بەگرەوگان کردووە. دەرنەتیجە خەڵکەشی وشیار بن لەمە ئەمە نەتەنیا هیچ خێرێکی بۆ خەڵک نییە شەڕی زۆرترە لە باوکی و مەرحەلەیەکی زۆرتر جامعە نزیکەکاتۆ بە ڕووخانی یەکجاری جمهوری ئیسلامی. زۆر سپاس هەورا بەدارابی. خەڵکی ئەو کۆمەلگا 47 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی کە بەغێری ڕۆژەشی و نائەمنی و فەقر و فەلاکەت و گرفتاری هیچ شتێک هیچ دەستاوەردێکی بۆ خەڵکە نەبوو. خەڵک ئەمە زۆر باشەدانن و خەڵکی ئەو کۆمەلگا زۆر لە مێژە لە جمهوری ئیسلامی ڕەت بوون و وەکو خاصێکی بەرهەقی خۆیان مسترتر و جدیتر لە جاران بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی تەلاشەکەن. باوجودی هەمووی ئەم هارتوو پورتانەی کە سەرانی ڕیز و دروشتی جمهوری ئیسلامی دەیکەن دژ بە خەڵک، ئەم تادیداتە کە ڕوو بە کۆمەلگا وجودی هەیە و لە عینی حاڵە لەو پەڕی زەعف و ناتەوانی و دەرماندگی خۆیان بەسەرەبا ئایا خەڵکی ئەو کۆمەلگا
هیچ شکڵێ لە نەوعی حاکمیەتی جمهوری ئیسلامی بەگۆڕینی کوڕی خامنەیی یا ئایەتوڵایەکی تر یا مۆرەیەکی تری ئیسلامی تەمکین بە نەوعێتر لە جمهوری ئیسلامیەکەن یا بەیسا تا ئاخری خەت ئەبێ بڕۆن بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیە من ئەوەی کە لەنێوە مەباحثە ڕۆشنەویش داخوازی خەڵکە خواستی خەڵکە خەڵک بە هیچ شێوەیە جمهوری ئیسلامی نەویستووە و نایەوێت دەرنەتیجە تەواوی ئەم ئاڵوگۆڕانە تەواوی ئەم وەزیەتەکە بەسەریان هاتووە ئەم بێ فلانکە فلان احتمال باتە پێشەوە یا بیبا یان نەیبا بەوە کە سوپای پاسداران بێتە سەرکاریان نەبێ هەروەکو پێشتر وتمانە هیچ نەوع لە بەشەکانی حکوومەت وەکو ئیسلاح تەڵەب وەکوی بلەخەرە خواستی خەڵک نییە کە ئاڵۆگۆڕی پێ بکرێ بە داسەپێنرێ بەم لە خەڵکە ئەمیش عینیشتە هەمان سەناریۆیە سەناریۆی بەڵام دیارێت ئەم سەناریۆ لەم شەڕا پێیان تەحمیل بووە بە بۆنێ کوشتنی باوکیۆ و ئەم تەغییر و تەحوڵات پێش هیچ تەغییر و تەحوڵاتێکی لەم چەشنە کە عەلی خامنەیی بمرێ و کوڕەکەی بێتە جێگەی بەشکم بلەخەرە ما حەسەڵەکەی زەڕەیەک ژیانی خەڵک گۆڕێ ئەمە وجودی نییە و نایش بێ انتزال لەم بارەوە تەواهم لەم چوارچێوە پوچە بە بڕای منە بێ خەڵک زۆر وریا بێ هەر ئەو تەسمیمە ئەو خواستە کە جمهوری ئیسلامی ئەبێ بڕوخێ خەڵک لە دوای و لەسەر گۆڕی ئەم نظامە بتوانێت بە تەسمیم و ئرادەی خۆی خواستەکانی خۆی بەدەبێنێ و ژیانێکی باش و بەختەوەرانەی بێ ئەمە ئەو شتەسەکە ئیتفاقەکەوێ ئەم شەڕە بێتێ دووبارە خەڵک دێنەوە مەیدان دووبارە دێنەوە بۆ مەیدان بۆ سەرنگونکردنی ئەم بەشە ئاخرە کە ئیستا سەرگوزیستەکەی و هەوسارەکەی بەدەستی سوپای پاسدارانەوە بۆ ڕووخانی یەکجاری و تەواوی ئەمە ئەو شتەسەکە هەم ئەمریکا لێ نیگەرانە هەم ئیسرائیل لێ ناڕەحەتە هەم جمهوری ئیسلامی بە تەریقی ئولا بە شدەت نیگەرانە و هەم ڕاستەکانی ئێران بەتۆرە کولیوە بەرەی ڕزاپارێوی لێی وەحشەتەکەن ئەو خەڵکەیە کە کۆڵ نادەن و هەر لە ئیسۆ نمونونەکانی معلومە کە نەخوازیاری شەڕن و نەخوازیاری شەڕ بوون یاز بوون بەدە شەڕۆ شەرماڵی وێران کردوون ژێربەنای وڵاتەکانی لەدەستداوە بۆیە بەنەزەر ببوورە قسەکە قەتەکەم دقیقە و نیوێکمان ماوە کە ئیشارە کرد بە سەڵتەنە تەلەبەکان و ڕاستەکان و لە عینی حاڵە تەلەڤیزیۆنە فارسی زبانەکان لە دەرەوەی ئێران باز لەوە دەکەن دەڵێن هەر کەس خوازیاری ئەوە بێ شەڕ تەواو بێ ئەمە تەلەبداری جمهوری ئیسلامیە ئایا پێدوانی خەڵکی ئەو کۆمەڵکا دەبێ نابێ خوازیاری تەوابوونی شەڕ بن لە عینی حاڵە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی تەلاشکەن یەک دەقەونی و فەرموو ئەم شەڕێکی ماڵوێرانکەرە شەڕێکە تا ئیستا ئەگەر زیاتر لە نەفەراتی جمهوری ئیسلامی نەکوژرا بێت لە خەڵک کەمتر نەکوژراوە ماڵوێرانی دەربەدەری کوشت و کوشتار مەدرسە مینا سیر کە بەجارێ وەختە بۆمباران کرا زیاتر لە 100 دانش ئامۆزی قەتڵام کرد خەڵکێکی یەکجار بە قسەی خۆیان چەند هەزارە کە کوژرا و بریندار هەر ئەلان وجودی هەیە هیچ وەختێ شەڕ لەم بابەتە لە بینی جمهوری ئیسلامی و ئیسرائیل و ئەمریکا و یا جریانێکی بۆ سەر ئێران بە نەفعی خەڵک نەبووە شیرازەی کۆمەلگا لێ قساوە ئەوە بلەخەرە خەڵکیان قسەتە موقعەتێک کە ئەرزەکەی وا ڕووخاوە خەریک ئەچێ بۆ دۆلارێک 200 مەن دەرنەتیجە ئەمە کوێی بەدا 200,000 بەڵێ عەفوکە من گەرەکمە بڵێم کوێی ئەم شەڕە بە قازانجی خەڵکە کام بۆمباران و کام شەڕ واقعاً خزمەتی کردووە بەم خەڵکە کە واقعاً بە نان و نەوای خاصی خۆیان بگەن خاستی ئەمان سەرنگونی ڕژی ئەم ڕژیمەسە ئەم ڕژیمەش ئەوان داهێناوە خۆیان داهێناوە ئیستا کۆتە تەزار لەگەڵ یانە ئەمە کوێ بە دەردی ئەم خەڵکە خواردووە کوێ بە دەردی ئەم خەڵک بە تەواو تەوانەوە مخالفی ئەم شەڕن و بە تەواو مەعنا ئارەزویانەوەیان خۆیان بەدەست خۆیان ئەم ڕژیمە سەرنگون کەن و بتوانن لەسەر گۆڕی نەکبەتی ئەم ڕژیمە خاست و ئێرادەی خۆیان بە سوەتی حاکمیەتی شورایی لەسەر تاسەری ئێران ئاعمال زۆر سپاس ئەو رابێدارابی وەختمان ئەسڵ نەماوە گەنا پرسیار زۆرە باسەکەش باسێکی مهمە هیوادارم لە بەرنامەکانی داهاتووە زۆرتر لەسەر مزرات و خەتەراتی ئەم شەڕە قسە و باسی زیاتر بکەین بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بینەران زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرەتی نەکۆتایی ئەم بەشێر لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ
داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم.